سرانسری پارێزگاها دهوکێ نوژدار زۆر کێمن. ئەڤروکەمە 4 دکتۆر بۆ 10,000 کەسە هەنا ئەس پێویستی بکێمی 14 دکتۆرامە. ئان کولڤێرێمە 10 دکتۆر بۆ 10,000 کەسە کێماسی هەنا. وەختیت ئێ ڕووی تایبەتمەندیەیەک جار زۆر کێمن. بوونمە دکتۆرێت مخدر ئەم نەچارین سێ ڕۆژ ئاکرێ و دهوکێ بینە ئێرە. بۆ هەندێک ئەم بشێن وان هۆڵێ نیشتەرگەریە پڕێڤە ببینەوە. پەرستار هەر وەسا کێماسیەکە زۆر هەیە. من هو 10 پەرستار بۆ 10,000 کەسە هەنا. ئەو مە پێویستی 30 پەرستەرە ئان کو بۆشایی 20 پەرستەر بۆ 10,000 کەسە. البرندê êkej givaşnet her serekîl ser me nebûna doktor û perestara lê em da careka dî birêya hemî mayketewa bangawazîtkên ku xelk pitir harî me bikene ve tê geheş nekevît bû kertê tendurustî ve her wesa daxwaza pitir piştevaniyet yên bû çeş civakê nîv dewletî çeş wezaretê tendurustî em bişên pitir evî wezî rabigirin.